Öncelikle size dayatılan kölelik düzenini پارتی دیموکراتی گەلان هەدەبە داوا لە حکوومەتی تورکیا و پەکەکە دەکات بگەڕێنەوە بۆ پرۆسەی ئاشتی. سەلاحەدین دەمیرتاش هاوسەرۆکی پارتی دیموکراتی گەلان لە چاوپێکەوتنێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیان داوا دەکەم حکوومەتی تورکیا و پەکەکە بگەڕێنەوە بۆ سەر مێزی گفتوگۆ و دەست بە پرۆسەی ئاشتی بکەنەوە و هەدەبەش ئامادەی نێوانگیری بکات. ئەم داواکاری هاوسەرۆکی هەدەپە کە گەورەترین پارتی کوردیە لە تورکیا خاوەنی 59 کورسی پەرلەمانیە و دوای کودەتاکەی 15 تەمموزی تورکیا دێت. هاوسەرۆکی هەدەپە وتیشی ئەگەر کودەتا سەربازیەکە سەرکەوتوو بواە ئەوە خوێن لە تورکیا دەڕژا بە تایبەت خوێنی کورد. لەلایەکی ترەوە شاندی ئیمراڵی بۆ دیداری ئۆجەلان دژایەتی خۆیان بۆ کودەتاکە دەربڕی و داوایان کرد ئۆجەلان ئازاد بکرێت. لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا شاندی ئیمراڵی ڕایگەیاند ئێستا کاتی ئەوە هاتووە ئۆجەلان ئازاد بکرێت، بەو هەموو شێوەیەکیش کودەتا ڕەت دەکەینەوە. ماوەی زیاتر لە ساڵێکە پرۆسەی ئاشتی لە نێوان تورکیا و پەکەکە ڕاگیراوە. پرۆسەی سەربازیەکانیش دەستیان پێکردوێتەوە بەو هۆیە دۆخی باکووری کوردستان ئاڵۆز بووە. لە ئێستاشدا دوای کودەتا شکست خواردووەکەی تورکیا داوای دەستپێکردنەوەی پرۆسەی ئاشتی دەکرێت.